ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیا دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê vedibe û guhdar û bîner jî dikarin beşdar bin. Silav û rêzên gerim gelî guhdar û bînerên dengê Amerîka ev dexîlê şemûye îro ez li şûna hevkar Muteber Şêrwanî bernamê bi rê vedibim. Rêxistiyeka bi navê Komala Komelnas û derûnnasên Kurdistanê li ber li çend rojên dahatî dest bi rapirsiyeka berfireh biketin li ser kêşa û aloziyên ku di nav xwendingeh û Wezareta Perwerdeyê û dezgehên Wezareta Perwerdeyên de li Herêma Kurdistanê peyda dibin û destnîşankirina wan astangên ku rojan ne dikevine pêş karê lêvekol û tuêjerên komelayetî û derûnnasî li Herêma Kurdistanê. بۆ شیکردنەوەی زیاتر ئونجان ئەس کرمانجی سۆرانی تەڤلی هەف دەکەم و دەجارە سەرمانجیز داخەوم ji بۆ شیکردنەوەی زیاتر لەسەر کاری ئەم کۆمەڵەیە میوانداری کاک سەعید محەمەد ئەمین ئەندامی کارگیری کۆمەڵەی کۆمەڵناس و دەرووناسانی کوردستان و هەروەها لەتیف حەسەن لێپسراوی ڕێکخراوی تاکۆ بۆ پرسە درونی و کۆمەڵایەتیەکان چونکە هەردوو میوانên min bi Soranî mecbûra ez jî bi Soranî hin cara pax bûm hin cara jî kirmancî pisyarên kirmanciyan gotinên kirmancî jî bikim li ber her pêş her tiştekî ez gelek spasiya herdû mêvanên xwe kak Seîd Mihemed Emîn wekû me gotî endamî desteyî kargirî Komelayê Komelnas û Derûnasanî Kurdistan û kak Letîf Hesen ji Lêpîsravî Rêxxerawî Tako بۆ pirsa derûniyekan û komelayetîkan. Kake Seîd em katet baş û zor spas. ئەو کاتی ئێوەش باش زۆر سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەتەشتان. کاکە سعید جارێ دەمویست زانیاری زیاتر لەسەر ئەم ڕاپرسیی کە کۆمەڵەی جەنابتان دەست پێ دەکات لە چەند ڕۆژی داهاتوودا زیاترمان پێ بڵێ مەبەست چییە و دەتانەوێت چی بزانن؟ بەڵێ یەکێک لە کار و چالاکیەکانی کە بیرمان لێ کردەوە پلانمان بۆ داڕشتووە بریتە لە ڕاپرسێکی سەرتاسەری بۆ تایبەت بە ناوەندەکانی خوێندن لە سەرتاسەری کوردستان ئەو ناوەند و خوێندانەی کە چێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی تێدایە بە ئامانجی زانینی ئەو کەم و کوڕی و کێشە و گرفت و بربەستانی کە دێنە بەردەم پێش کار و با بڵێن کردارەکانی چێژەرانی ئێمە لە نێو ئەو خوێندنگانەدا لەسەر دوو ئاست ئیشەکەین لە ڕاپرسیەکەدا یەکیان پێیوەستە بەو کێشە و گرفتە کارجێڕی و ئیداری و سیستەمانەی کە ڕێگرن لە نێو ناوەندەکانی خوێندندا بۆی بزانین لە ڕووی ئیداری و کارجێڕیەوە وەکو سیستەم چ کێشە و پرۆبلەم و گرفتێک دێتە بەردەم چێژەرانی ئێمە و دووەمیشیان پەیوەندی هەیە بە خودی ئەوەی کە لە شوێنی کار لە نێو ناوەندەکانی خوێندن لەلایەن خوێندکاران و تەنانەت ئیدارە و مامۆستایانیش ئەو بربەست و کێشانە چین کە دێنە بەردەم چێژەرانی ئێمە و دوجار ئێمە دوای کۆکردنەوەی زانیاری و پڕکردنەوەی ئەم با بڵێن و بەرگرتنی زانیاری لەسەر ئەم ڕاپرسیە ئێمە گەڕێنەوە ئەم هەمووی داتا ڕێژەکەین و داتاکان با بڵێن بەتاڵەکەینەوە اینجا بە پێی ئەم داتانە ڕاستپاردەکان ئامادەکەین پێشکەشیلانە پەیوەنددارەکانەکەین و هەروەها لە ئەمەوێت ئیشارەت بۆش بدەم کە لە ناو خودی ڕاپرسیەکەدا کۆمەڵێک پرسیار لە خۆدرێت تایبەت بەوەی کە کۆمەڵەی ئێمە وەکو ماڵی گەورەی هەموو دەرووناس و کۆمەڵناسانی کوردستان پێویستە چی بکات و باشە کاک سعید بەپێکێڕوانی ئەوان چییە وەختمان دەبێ باسی ئەو شتانە بکەین وەختمان دەبێ باسی ئەو شتانە بکەین ئومیدەوارم بەڵام دەمیست بێت بڵێم ئێوە ئەم ڕاپرسیە لە قۆتابخانەکان خوێندنگاکان دەکەن نمونەتان هەیە یانش هەموو ئەو قۆتابخانەی کە لە هەرێمن کە ژمارەیان بە هەزاران بەڵێ ئێمە باڵی میکانیزمێکی زانستیمان وەرگرتووە بە پێ ڕێژەی سەدی دوایەوەی کە چەند مامۆستایەتی ئەکادیمی ئاگادار کرامەتەوە ئەوان سەرپەرشتی و ڕاوێژیان پێکراوە بۆ ڕاپرسەکە بە پێ و میکرۆدانەی کە لە بەشی کۆمەڵاتی و دەرووناسی کاریان پێکرێ وەکو پێوەەر بەکار دێنرێن ڕەنگە سەداسەدی سەردەم قوتابخانە و یاخود ئەو ناوەندانە نەگرێتەوە کە پێژرانی ئێمەی تێدایە بەڵکو وەکی ئەو ڕێژە سەدیە دابەش ئەکرێت کە با بڵێن پێوەرە عیلمیەکەی خۆی لەدەست نەدات.
باڵێ کاک دەمویست ئێستا کاک لەتیف حەسەن بینما سەرخەت بە تەلەفۆن لەگەڵمانە. کاک لەتیف جەنابەت وەکو گوتت لێپسراوی ڕێکخراوی تاکۆ بۆ پرسە درونی کۆمەڵاتیەکان ماوەیەکە یان چەند ساڵێکە ئەو ڕێکخراوە هەیە و تایبەتمەندیش بە مەسەلە درونیەکان و کۆمەڵاتیەکان. جەنابەت ئەگەر ڕاوێژکاری بە تۆ بکرێت لە ڕاپرسیەدا چی پێیان دەڵێ یان چیت پێ باشە ئەم کۆمەڵە بیکاتن لەم چەند ڕۆژی داهاتوو دەکات دەست بە ڕاپرسیەکان دەکەن؟ بەڵێ سڵاو لە ژێگرانی دەنگی ئەمریکا و سڵاویشم بۆ کاکە سعیدی هەوڕێم پیشەم دەستخۆشی بۆ جەناب و وەستافی بەرنامەکەشت. ڕاستی من پێم وایە ئەم جۆرە کارانە هەر کەسێک لایەنێک و هەر گروپێک دیکە کارێکی زۆر باش و دەبێت لە بەرچاو بگیرێ، بەڵام لە هەموو گرنگترەوەیە کە دەبێت ئەو کەسانە ئەم کارانە جۆرە کارانە دەکەن دەبێت گرنگی ئەوە وەربگرن کە ئەو دەرەنجام و ڕاستپاردانی کە لەو ڕاپرسیەوە دەرەنجامی لێکەوێتەوە و دەگەنە نەتیجەیەک لەیانی پەیوەندیدار کە حکوومەت و دەسەڵاتی کوردیە و حکومڕانی لە کوردستانە تا چەند جێبەجێیەکە بکە. کاکە سەعید خۆی باش دەزانێت کە ماوەیەکی زۆرە کە دەسەڵات و وەزارەتی پەروەردە بە تایبەتی دەزانێت کێشە و مەشاکیلەکانی وڵاتی دەرونی لە قوتابخانەکانە چین و کێشە و گیر و گرفتی خوێندکاران و ئەمریکایان و پرۆسی پەروەردە فێرکردن لە کوردستانە پیرۆچەندین جار لە ڕێگەی کاکە کەسیەوە یا لە ڕێگەی گروپەوە یا لە ڕێگەی ڕێکخراوە و کۆمەڵەکانەوە چەندین جار ئەم کێشە و مەشاکیلانە لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە خراوەتە ڕوو. ئێمە کێشەکەمانەوەیە کە هەر جۆرە لەو کارانە ئەکرێ بەداخەوە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن وەزارەتی پەروەردە وەزارەتەکان تریش لە تێژەڵانی کۆمەڵاتی دەرونی تێدان بێگومان ئەوانیش هەمان کێشە و مەشاکیلیان هەیە، ئەوانی ژیر و گرفتیان هەیە، بەڵام دیاران کارە تایبەتە بە تێژەڵانی کۆمەڵاتی دەرونی لە قوتابخانەکان ئەم پێم باشە کە ئەو برادرانی کە ئەم کارە دەکەن وەکو کاسایی باسی کرد بنەمای زانستی ڕەچاو کراوە دەبێت ئەو بنەمای زۆر بگیرێت گرنگیەکەیە بۆ ئەوەی ئەمانە جێبەجێ بکرێن کێشە گیر و گرفتانە جێبەجێ بکرێن و حەلیان بۆ بدۆزێتەوە کارەکەی ڕێشەوی جدیان بۆ بدۆزێتەوە کە ناکرێت حکومەتیش بە هەمان شێوەی کۆمەڵە یا شوێنەکانی تری بڵێ ڕاستان کێشە و مەشاکیلانە هەم دەبێت حکومەت جێبەجێ بکات، دەبێت حکومەت چەندین قسە بکات. باڵێ کاک لەتیف بەڕاستی دەمویست ئەو پرسیارە لە کاک سعید بکەم، ئایا دوای ئەوەی کە ڕاپرسیەکەتان ئەنجامدا نازانم تا چەندێک دەخایەنی مانگێکە دوو مانگە سێ مانگە چەندە و داتاکان کۆ دەکەنەوە و ئەنجامەکان و ڕاستپاردەکانش ئەوە دەکەن بۆ کاربەدەستانەوەوانە تا چەندێک ئەو دەستگاکان یان ئەو ئینستیتوتی کە لە کوردستان هەن جێ لەو شتانە دەگرن یان ئامادەن ئەو داتاکان ئەم داتانە بەکاربێنن بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێن؟ کاکە سعید. بەڵێ لە ڕاستیدا من تا ڕادێکی زۆر هاوڕای کاک لەتیفم کە تا ئێستا سیستەم و پەروەردە و تەنانەت بەخۆی گشتی دەزێ فەرمیێ ڕەنگە زۆر نەگەڕێتەوە بۆ بەحث و بەدواداچوون و ڕاپرسی ئەوانە، بەڵام خۆ دەبێ ئێمە کار بکەین، ئەبێ ئێمە زەخت بکەین، ئەبێ ئێمە کارەکانی خۆمان ئەنجام بدەین و دوادار ژەمانە بکەینە کارتی زەخت و فشار دروستکەین. یەکێک لە ئەو ئەرکانەی ئێمە وەکو کۆمەڵە لەسەرمانەوە تەواوی ئەندامان و بەڕێکخراوەکەی کاک لەتیفشەوە کە دەستخۆشیان لێ ئەەکەم بۆ ئەو ڕێکخراوە جوانەیدانە ئەبێ زەخت بکەین، ئەبێ فشار بکەین، ئەبێ هەوڵ بدەین. ینی ڕەنگە ئەم جۆرە لە کارکردنە شێوازێکی نوێ بێت کە دەسەڵاتی ئێمە هێشتا بەو پێەیە لەوە تێنەگەیشت بێت یاخود بەڵام ئێمە بەڕاستی بێداری کەینەوە بێمە پێیان بڵین کە بەم ئەم شێوازێکی تەواو دروسترا هەوڵ ئەدەین و هەوڵ ئەدەین کە ئەو کارتە فشارانەش بدۆزین و حتمما ئەشیزانی لە کامە ڕێگا با بڵێن فشاری باشتر دروستەکەین بۆی بتوانین زۆرترین ئەو بربەستانە لا بدەین کە لە ڕێی ئەو پیشە ئەو پێگەی و ڕۆڵە گرنگەی تێژەرانی ئێمەدان کە ناوەندەکانی خوێندنێکن چونکە ئێمە وازانین هەر خۆی فەلسەفە و با بڵێن ئەو ئامانج و با بڵێن مەبەستەی پاش ئەم ڕاپرسیش ئەوەیە کە پەروەردە یەکێکە لە ڕەکیزە گەورە و گرنگەکانی نێو هەموو کۆمەڵگەیە کە تەواوی کێشە و گرنگەکانی کاکە سعید سیارێرەوە دەستێ بکەین و کاری لەسەر بکەین. کۆمەڵی کۆمەڵناس و دەروونناسانی کوردستان سەر بە حکوومەت نییە؟
کۆمەڵە تەنها ئیجازە لە حکوومەت وەرەگرێ بەڵام ینی کۆمەڵێکی پیشەیە هەموو ئەوانەی کە دەرچوانی ئەم دوو پسپۆڕەتی کۆمەڵناسەکان و دەرووناسەکان دوای ئەوەی کە بەکەلۆریۆز دێنەوە لەم دوو بەشە ئەتوانن ببنە ئەندامی کۆمەڵناسان دەرووناسانی بە شێوەیەکی خود اختیاری یاخود بە شێوەیەکی باڵێن تەواو ئارەزومەندانە. باشە دەستگایەکی حکوومەت هەیە لە هەرێمی کوردستان تایبەت بێ بە کێشە دەرونیەکان و کۆمەڵایەتی لە هەرێم تایبەت بە حکوومەت سەر بە حکوومەت بێ؟ ئێمە لە چارچێ وەزارەتی تەندروستی ئەمە هەیە کۆمەڵێک نەخۆشخانە هەن کە دکتۆرەکانی بواری نەفسی کاری پێداکەن لەگەڵ بەشێکیش لە ئەندامەکانی ئێمە ئەوانەی دەرچووی بەشی دەرووناسین ئەمە هەیە بەڵام پێمان وایە کە ئەمانە زیاتر کاری ئەوانەکەن کە بە شێوەیەکی تەواو دووشار و تووشی نەخۆشی نەفسی و شیزۆفرینیا و کۆمەڵێک لەو نەخۆشانە بوونە بۆیە ئەمان لە شێوە زۆر قورسەکی کارەکەن ئەمە هەیە. کاک سعید ئێمە جارێ باسی خوێندنگاکان دەکەین قوتابخانەکان لە هەرێمی کوردستان دەکەین و کە ڕاپرسیەکەتانەوە من دێمە سەرباری کۆمەڵایەتی و هەندێ پرسیاری پەیوەندی بە بارودۆخی سیاسی و ڕاگەیاندن و چۆن مامەڵە لەگەڵ ئەم کێشانە دەکەن بەڵام جاری هێشتا لە باسی پەروەردەدام یعنی ژمارەی توێژەران تایبەت بە دەروونناسی و کۆمەڵناسی لە خوێندنگاکاندا هەن ژمارەیان باشە یان نا؟ ئێمە لە ڕاستیدا دوای ئەوەی کە ئەو کۆنفرانسە پەروەردەیە کرا کە قرار لەسەر ئەوە درابێت هەردوو سەد قوتابیەک توێژەرێکی دەرونی و کۆمەڵایەتی هەبێت با بڵێن یەکێک لە توێژەرەکان توێژەری دەرونی بە کۆمەڵایەتی ئەمە وەکو قانون و بڕیاری وەزارەتی پەروەردە اقرار کراوە ئێستا لەنێو منهەج و پەیڕەوی ئەواندا هەیە بەداخەوە ئەمە وەکو خۆی جێبەجێ نەکراوە لەبەرەوەی ئێمە چەندین ساڵیشە و هەوڵ و فشارمان کردو بۆی دەرچوانی دوو بەشەکە ئێستا ڕێژیان سەروی 1400 کەسێک کە ماونەتەوە هەم دانەمەزراون هەم زۆرێک لە قوتابخانەکان کەواتە توێژەر هەن بەڵام خوێندکاریان تێدا سەروی 1000 کەسە بەڵامی زۆرە توێژەری تێدا نییە. ئێمە توێژەرە دوای ئەم کۆنفرانسە پەروەردەیە بڕیاردرا بۆی توێژەرانی دەرونی کۆمەڵات لە نێو ناوەندەکانی خوێندندا بمەزرێن بۆیە ڕێژەیەکی بەرچاو ئێستا لە توێژەرانی ئێمە بە شێوەیەکی زۆر جدی و ئەکتیڤ و کاریگەر لە نێو پرۆسەی پەروەردەدا وجودیان هەیە و ڕۆڵ و کاریگەری خۆیان لەوارەوە بە تەواوی چەسپاندووە. بەڵام کاک سعید دیارە بە پێی قسەکان جەنابەت توێژەر هەن بەڵام دانەمەزراون. بەڵێ هەن بەڵێ باشە بەڵێ بەشێکی زۆری توێژەرانمان هەن بەشێکی زۆریشان ماوە چونکە ئێمە ئەگەر بەپێی ئەم پرەنسیپە بێت کە هەردوو سەد قوتابی پێویستی بە توێژەرێکە بەپێی بەشێکی زۆری توێژەرانی ئێمەش تا ئێستا چاوەڕێن و دانەمەزراون یان بێکارن یاخود کاری دیکەکەن بەڵێ ئەمانە ئەم ڕێژێ دانەمەزراون لە کاتێکا لە نێو خوێندنگاکانیش پێویستیان بە ئەم جۆرە لە توانایی و لە توێژەریە هەیە باشە هەم بەپێی واقع و بەپێی کاریگەری گرنگی توێژەر لە نێو قوتابخانە و ناوەندەکانی خوێندن. کاک لەتیف مامۆستا بەدەر نییە لە کێشە کۆمەڵایەتیەکان و دەرونیەکان دەزانم هەرێمی کوردستان ماوەیەکە لە قەیرانێکی سیاسیدا ئەگەر نەڵێم قەیران بەڵام کێشەی سیاسی هەیە لەگەڵ ناوەندا بەتایبەتیش لەسەر مەسەلەی بودجە و لە مەسەلەی موچەی کارمەندان مامۆستایان دەتوانم بڵێم ئەو چینەن کە زیاتر کاریگەری پێوە دیار دەبێت کە ئەگەر موچە نەدرێتێ ئەم دەمیست باسی ئەوە بکەی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی مامۆستایان دەبن چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە خوێندکاران خۆیان تووشی کێشەی کۆمەڵایەتی بنیانژی کێشەی درونیان بۆ دروست بێ. بەڵێ من سەرەتا پێش وەڵامی پرسیارەکە دەمیزەوە بڵێن لە کوردستان بەداخەوە یاسا و ئەو قوانینانی کە دەردەچن یاسای جوانن و یاسای ڕێکوپێکن بەڵام کێشەکە لە جێبەجێکردنە ئایا وەکوی تاکسعید ئەڵێ هەردوو سەد خوێندکارێک کێشەرێکی کۆمەڵایەتی یا دەرونی بەردەکەی ئایا لە کوردستانە لە 150 تەطبیق بووە ئایا هەموو قوتابخانە خوێندنگەکان دوو کێژەری تێدا نەخێر من پێم وایە کە ئەوش ڕاگەیانەکان و زۆر لەو راپۆرتانی کە باز دەکەن کێژەرانی کۆمەڵایەتی دەرونی ژمارەیان زۆر کەمە
لە چاو ژمارەی خوێندکارەکان و لە چاو پێداویستیەکانی کۆمەڵگەوە پرۆسی پەروەردە فێرکردن خوێندنگە تا ئێستاش خوێندنگە هەیە پێژەرێکی هەیە و ڕەنگە فریایی ئەو هەموو خوێندکارە نەکەوێت کە زۆر جار باسکەوە کە پێژەران ژمارەکەیان ئەوەی کە لەناو پرۆسی پەروەردە فێرکردنان زۆر کەمترەوە پێژەری کۆمەڵاتی دەرونی ناتوانێت لە سەر هەموو ئەمانە شۆکە ئێستا پێژەری کۆمەڵاتی دەرونی لە ڕووی قەڵبیفەوە لە ڕووی قانونی یاساوی کە لەناو پرۆسی پەروەردە فێرکردنان بەداخەوە بە وەرەقەوە بە نووسرا و ڕاستە بەشەکە لە پرۆسی پەروەردە فێرکردن بەڵام تا ئێستا بەداخەوە نەبووە کارەکەری فعلی من قسە لەسەرەوە ناکەم کە پێژەرانی کۆمەڵاتی دەرونی زۆریان کە بەبێ هیچ ڕێکخرا و بەبێ هیچ کەسولایەنێکی ڕەنگە مهارەت و توانە قدرەتی خۆیان توانی دەستیان خۆیان بسەلمێنن و بەبێەوەی کە وەزارەتی ئەگەر زۆر جار یا خوێندنگاکەی خۆی یا دەستەی کاریگەری ئیدارە مەکتەبەکەی خۆی ڕەنگە کێشە مەخافی زۆریشی بەدروست بەڵێ کاک لەتیف لە مەسەلە توانێتی بەپێی هینی خۆی ئیشکاوە کارەکانی بەرەو پێش بدا بەڵام کۆمەڵێک گرفتەیە کۆمەڵێک کێشەی زۆر گەورە لە ڕووی کاریگەری لە ڕووی ئیداری و لە ڕووی کارکردنی کەوتوشی ئەمانە بێتەوە هیوادارمەوە ڕاپرسی کە ئەم هاوڕێیانە ئەنجامیە دەنجاتر دەرەجامی هەبێت. بەڵێ کاک لەتیف تکایە من پرسیارم دەکرد لەسەر مامۆستایان و کێشەی مامۆستایان کە خۆیان بەدەڕنین لەو کێشانە بەڵام تۆ لەسەر توێژەری کۆمەڵاتی قسەت کرد بەڵام ئەگەر دەکرێت بە کورتی پێم بڵێ تا چەندێک کێشەی مامۆستایان ڕنگدانەوەی هەیە لەسەر دەرونی خوێندکاران لەسەر کێشە کۆمەڵاتیەکان و کێشەکانی دیکەی کە خوێندکار و گەنجەکان بە تایبەت توش دەبن ئەگەر بە کورتی وەڵام دەدەیتەوە. بەڵێ بێگومان مامۆستاش وەکو هەر ئینسانێکی تر یا وەکو هەر مرۆڤێکی تر کێشە و مەشاکیل و گرنگگرۆتی تایبەتی خۆی هەیە لە دەرەوە ستارخانە و بەهۆی ئەو بەریەکەوتنە بەردەوامەی کە لەگەڵ خوێندکارەکانە هەیەنەوە بەپێی ئەو سەردەم و ظروفەی کە ئێستا خوێندکاران و گەنجانی ئەمی تیادا دەژین بەڕاستی ینی کۆمەڵە کێشە و گرفتی زۆر ڕوبەڕووی ئەوانی دەبێتەوە زۆر جار پێگەیانی کۆمەڵاتی دەرونی ڕۆڵی چارەسەرکردن و ڕۆڵی ئەکتیڤیان لە مەسەلە هەبوو هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتوانە یا ئەو بەریەکەوتنانەی نێوان مامۆستا و خوێندکاران کردووە کە بەهۆی هەندێک کێشە و مەشاکی دەرەوەی مەکتەبەوە کە بەهۆی بار و ظروف گشتێتەوە کە لە کوردستان ئابروسەرەوە کوتنەی هەرێک و هەر کاتێکی تر یان کۆمەلگە مامۆستا بەدەر نییە لە کێشەی گرفت لەمەش ینی ئەوانی بەردەوام کێشیان ڕەنگە زۆر جار لەگەڵ خوێندکارەکانە بەڵێ کاکە کاریگەری خۆی هەبووە بەڵام ئەمە بۆ مانایە نییە کە بڵێن کێژەری کۆمەڵاتی دەرونی هەر خەریکی کارەکردنی بەڵێ کاکە لەتیف داوای بودنەکەم کاکە لەتیف داوای بودنەکەم وەختەکەمان زۆر کورتە وەختەکەمان نزیکەی 10 دقیقەماوە ژمارەیەک پرسیارمان ماوە دەمانەوێت باسی وەزع سیاسیەکەی بکەین و تا چەندی کاریگەری لەسەر ئەم کێشانە هەیە لە مەسەلەی ڕاگەیاندنا وەڵامی حکوومەت بۆ کێشە کۆمەڵاتیەکان بۆیە ئەگەر وەڵامەکانتان کەمێک بە کورتی تکاڵی دەکەم کاک سعید تا چەندێک بارودۆخی سیاسی کە بارودۆخێکی ناسەقامگیر لە هەموو هەرێمدا طبعا نەک لە کوردستان ڕادەیەک وەزەیەکی باش هەیە بەڵام کاریگەری ئەم ناسەقامگیری سیاسیە لەسەر دەرونی خوێندکاران لەسەر دەرونی گەنجان ئەگەر خاڵێک ڕەچاو بکەین ئەویش ئەوەیە کە کاتێک ترس هەبێ لە ئایندە و لە دوا ڕۆژە کێشەکان زیاتر دەبن. بەڵێ بێگومان خۆی یەکێک لەوانەی کە پەروەردە تا ئێستا نەیتوانیوە بە شێوەیەکی زۆر سیستەماتیک و باڵێن بە جوانی کار و ئەرکەکانی خۆی جێبەجێستا ئەو مێژوەی لە داگیرکاری و کاولکاری بەسەر کوردات لایەن داگیرکەران و دوازاریش لەلایەن خودی لەناو خۆیەوە و ئێستاش کە خەڵک ترسی هەیە لە دوا ڕۆژ و لەوەی کە دیکتاتۆری کەبێتەوە حکمی عراق بکات و کوردیش باڵێن دووبارە باڵویستی سەرکوتکاری تێدا باڵێن ئەوە زۆر ئامادەیە و ئەزانین ڕۆژ بەڕۆژ کاتە فشارەکان کاتی فشاری سیاسی لەسەر کورد و ئەو چەند پارێزگایی کە لە کوردستانە هەیە چڕ بۆتەوە بێگومان کاریگەری زۆر گەورەی لە بواری کۆمەڵایەتی و دەرونیەوە لێکەوتوتەوە ئێستا باڵێن هەستی پێکرێت لە نێو بازار لە نێو ماڵ و خێزان لە نێو تەنانەت هۆڵەکانی خوێندنیشدا کاریگەری هەیە بۆ نمونە ماوەسایەک ئەبێ تەواوی پێداویستەکانی ژیانی دابین بێت و تەنها فکر و خەیاڵ و کارکردن لە نێو با بڵێن پۆل بێ بۆەوەی خزمەتێک بۆ بوارە بکە بەڵام لە کاتێکە ئەو پێداویستی سەرەشەکانی ژیانی لەکرێ و لە
پێداویستی خواردن و خۆراک و پێداویستی بۆ منداڵەکانی تەمین نییە چۆن ئەتوانێت باڵێ فکرەکانی خۆی تەنانەت بیرکردنەوەکانی و شێواز میکانیزمەکانی وانەوتنەوەی تڕکاتەوە بتوانێت بە شێوەیەکی زۆر ئەکادیمی باڵێن کار بکە ئەمە کاریگەری زۆر گەورەی لە ئێستاشەوە بەدەرکەوتووە و تاکید لە ئایندێشدا زیاتر کاریگەری بەرچاوی بێت. کاک لەتیف ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە لەسەر هەمان بابەت یان ئەوەی کاریگەری کێشە سیاسیەکانی هەرین بەتایبەتیش کە لەگەڵ ناوەندا ئێستا هەیە مەسەلەی بودجە و مەسەلەی موچەی کارمەندان ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە چووکە دەمێ بچمە ناو بابەتی کۆمەڵایەتی و کاریگەری بابەتی کۆمەڵایەتی لەسەر ئەم گەنجانە. بەڵێ لە ڕاستیە وەزعی سیاسی لە کوردستانە ماوەشی زۆرە ناگەیگیری نائارامەوە ململانێ حیزبیەکان و ململانە سیاسەکاندا ناوخۆی کوردستان و دواتر لەگەڵ کوردستان لەگەڵ ناوەندا بەڕاستی ئەمانە هەندێک زۆر لە مەسەلە سیاسەکان کە زەخ کراونەتەوە بێگومان کاریگەریی زۆر خراپی لەسەر دڵ و دەروونیە لەسەر ژیانی کۆمەڵایەتی و ئاسایشی کۆمەڵاتی تاسی کوردی کردووە و لە ماوەی ساڵی ڕابردووە دەسەڵات و سیستمی حکومڕانی لە کوردستانە ئەوەندەی ململانی سیاسیان کردەوە ئەوەندەی کێشە و کۆمەڵایەتی دەرونی بۆ تاشی کوردی دروستکراوە هێندە هەوڵ نەدرا بۆ چارەسەرکردنی لەگەڵەوە خاکە ئەم کێشانە هەن ڕاگەیاندنەکانی دیسانەوە لە بەرامبەریانە هەرکو ڕۆڵیان وەکو حیزبەکان وەکو سیاسەکان بینیوە و تەنها بکاریان بۆ ئەوە کردووە کە ئەم کێشە و ململانە زیاتر زەق بێتەوە هەوڵیان نەداوە کە ئەم کێشانەوە ئەم بابەتانە بچووک بکرێنەوە لە بەرامبەر هەندێک کێشە و مەساسی کۆمەڵاتی دەرونیە بەجددی لە ڕووی هۆشیاری کۆمەڵاتی دەرونیەوە کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی ئەو قەلەپیە ئەو دیدڵیایە ئەو نەخۆشە دەرونیانی کە ئەو نەخۆشە کۆمەڵاتیانی کە لە ئەنجامیە لە دەرەنجامی ئەم کێشە سیاسی ململانە حیزبیەکانەوە دروست بووە بڕەوێتەوە لانیشان کەم بکرێتەوە باڵێ کاک لەتیف داوام کرد کە بە کورتی بێت داوام کرد وەڵامەکە کورد بێت تکا لێ دەکەم لەگەڵ کاک سعیدش ئێمە باسی کێشەی کۆمەڵایەتی و کێشەی دەرونی دەکەین دەتوانین ئێستا کاک سعید لیستێکم بدەیتێ یان ڕێزبەندێکم بدەیتی ئەو کێشانە چین چ کۆمەڵایەتی چ دەرونی چ کێشان ناوەکانیان ئەم کێشانە لە چ بوارێکدان زیاتر بەڵێ بەشەیە گشتی ئەتوانین بڵێن لەگەر کرانەوەی کوردستان بەڕووی دنیای گەرە لە چەند ساڵ ڕابردوودا یەکێک لە کێشە گەورەکانی کە کۆمەڵێک کێشەی تری وەکو دەرەنجام لێکەوتووە خراپ بەکارهێنانی ئامریکانی تەکنۆلۆژیا ئەمە زۆر بە کورتی تەنها ئەگەر ئەوە وەکو ڕێزکردنێکی هەروە یەکێک لە کێشە کاریگەر و گرنگەکان کە ڕەنگە دەرەنجامێکیشی یەکێک لە هۆکارەکانی شێر ئەو ئامریکانی تەوەندی بێت ڕێژەی تەلاق و جیابوونەوەی خێزانەکانە کە بۆ ساڵی 2013 بە ئامارێکی فەرمی ڕێژەی هاوسەرگیری کەمی کرد بەڵام ڕێژەی جیابوونەوە و تەلاق لە کوردستان بەرەو زیادی چوە تەنها لە سێ پارێزگای کوردستان سەروی 5700 خێزان هەڵوەشاونەتەوە و جیابوونەتەوە ئەمەش کێشەی گەورەیە هەروها کۆمەڵە کێشەی دیکە لە پەیوەندی کۆمەڵایەتەکاندا وجودی هەیە دنیای لە کێشەی دەرونی کە کێشە دەرونیەکان ڕەنگە کەمێک ورتر بن و تایبەتن زۆرتر تاکە کەسین بۆیە بەڕاستی ئەمە کێشەی کۆمەڵایەتی بەرچاومان هەن کێشەی کۆمەڵایەتی دیکە وەکو دواکەوتنی خوێندن هەروەها دابەزینی ئەستیماریتی کە 2000 کاریگەری لەسەر کار و کاردانەوەکان ئەبێت دابەزین لەگەر ئەو سەوژمە زەبەلاح و گەورەی هاتنی ئامریکانی پەیوەندی بەڕاستی دابەزینی ئاستی خوێندنەوە و معریفی لە کوردستان ئەوەش یەکێکە لە کێشە بەرچاوەکان اینجا پەیوەندی کۆمەڵاتیەکان پەیوەندیەکی زۆر زەبر و زەنگین و پەیوەندی جیاوازی ڕەگەزی ئەمانش تا حەدێکی باش هەیە ئەتوانین سێ چوار دقیقە لە وەختەکەمان ماوە تکاتان لێ دەکەم بە کورتی چووکە دەمەوێت باسی وەڵامی ڕاگەیاندن و وەڵامی حکوومەت بۆ ئەم کێشانە کاک لەتیف بە کورتی ڕاگەیاندن ئەبێ وەکو بڵێ ڕۆڵێکی بەرچاوی هەبیان ڕۆژێکی چاکی هەبێ بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکاتن هەر کێشەیەک بێ لە هەر کۆمەلگایەکدا نازانم تا چەندێک ڕاگەیاندنی کوردی مەسەلە کۆمەڵایەتیەکان و دەرونی خەڵک بەتایبەتیش ئێستا کە باسی خوێندنگاکان دەکەین تا چەندێک یاری دەدەرن بۆ ئەوەی ئەوانە چارەسەر بنەم کێشانە
بەڵێ من بە بڕای من وەکوکیزەکە بەدەنات بە جدرانیسی بڵێ ڕاگەاندنی زمانی ڕاگەاندن لە کوردستانە کە من خۆم وەکو بەخێک لە ناو ڕاگەاندن وەکو ڕاگەاندن کارێک نەت هەر چاچەند ڕادیۆویسینە کردووە هەر ئەفڵیسینە من پێناویسی زۆر کەمی کردووە کە ڕەنگە نەتوانین ینی شانەوەی دەکە تۆ بڵێ ئەمە ڕاگەاندن ئەوەی کردووە ینی سێری هەموو ئەو کەناڵە ڕاگەاندنانەی کە لە کوردستانە هەم هیچیان کەناڵێکی خۆشیاری کۆمەڵایەتی دەرونی نین هەمویان کەناڵێکی سیاسی و هەواڵی وەکەوتونەکە ناو ململانەیەکی حیزبی سیاسی صرفەوە و ڕۆڵیانە بۆ لەرزاکردنەوەی کێشەکانە نەکارەتەکردنی کێشەکان. بەڵێ کاک سەعید تا چەندێک حکوومەت وەڵامی هەیە بۆ ئەو کێشانە بۆ نمونە کوشتن خۆکوشتن یانش جیابوونەوە کە تۆ باس کرد ژمارەیەکی زۆر زۆر بوو بە 5,000 شتیوە باس کرد لە سێ پارێزگای هەرێمدا ئارودا وەڵامی حکوومەت تا چەندێک وەڵامێکی ڕاستە یا تا چەندێک حکوومەت مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکات بە شێوەیەکی دروست. خۆی کێشە لە فەلسفەی لە فەلسفە و تێگەیشتنی حکوومەتە بۆ پرسە کۆمەڵایەتەکان ئێمە پێمان وایە وەکو کۆمەڵات دەرونەسکە چاوێکی تەواو کۆمەڵایەتی و ئەکادیمیمان لەسەر کۆمەلگا و پەیوەندیەکانی و پرسە کۆمەڵایەتەکانە ئاسایشی کۆمەڵایەتی کوردستان لە خەتەردایە بە حکمی ئەو تۆژمەی عەلام کە بەڕاستی کاریگەری زۆر نێگەتیڤی دروست کردووە. دومیش بەهۆی ئەو گرنگی نەدانی حکوومەت و لایەنی ڕەسمی دەستگا پەیوەنددارەکان بە پرسە کۆمەڵایەتەکان وەگەوەی کە هیچ نەبزەرێ لە ناو خۆ و نەو پنت و خانە و خێزان و نێو پەیوەندی کۆمەڵایەتەکانی خەڵکیدا بێباکن لەوەی تەنها باسی پارە و سیاست و کۆمەڵێک لە باڵێ ئەو حاڵەت و کێش و گرفتانەکرێت کە لە نێوان هێزە سیاسەکاندان یاخود لە نێوان ناوەند و هەولێرە هەن. بەڕاستی پرسە کۆمەڵایەتیان تەواو پشتگیرخراون تا ئێستا دەستگای بەتوانای بۆ دروست نەکراوە. ئێمە لەگەڵەوەی دنیایەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیمان هەیە بەڕام بەڕاستی نەتوانراوە کە کاری باش لەسەر پرسە کۆمەڵایەتی لایەنە کۆمەڵایەتیەکان بکرێت کە ئەمە خەتەرێکی زۆر بەرچاوە لەسەر کۆمەلگای ئێمە کە پێمان وایە ئێمە وەکو کۆمەڵات و دەرونەس پێمان وایە کە ئەمە واکات لە ناو خانەکانی ناو ناوەندی لاشەی کۆمەلگای کوردی داڕزانی دروست کردووە. ئەمە بەڕاستی پێویستی بە ئیشکردنێکی باشە پێویستی بەوەیە کە استراتیژیەکی بەرچاو دامنرێت بۆ ستراتیژی لەگەڵ باڵێ کە حکوومەت دەستی تیا هەبێ و حکوومەت کاریگەر بێ و حکوومەت بەڕێوە بباتن چونکە ڕێکخراوێک یان تاکە کەسێک یان ژمارەی کەس ناتوانێت ئەم ئەرکا جێبەجێ بکاتن ئەمە ئیشی حکوومەتە. باڵێ و یاساش وەکو گوتت باڵێ کاک سەعید محەممەد ئەمین ئەندامی دەستەی کاریگەری کۆمەڵناسان و دەروونناسانی کوردستان کاک سەعید محەممەد ئەمین و کاک لەتیف حەسەن ڕێپرسراوی ڕێکخراوی تاکۆ بۆ پرسە دەرونی و کۆمەڵاتیەکان زۆر سپاس بۆ هەردووکتان و بێچەندێژی ئەمتینا دماهیا بەرنامەی پێشاتەکان ڕەهەندی پێشاتەکان هەتا هەفتیا بێ هەر شاد و بەختەوەر بن. ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە دەنگی ئەمریکا بوو لە واشنگتن.